ئەمریکا کەشتی فڕۆکە هەڵگری هەیە و جیهانی پێترساندووە. چین لەولاوە بە هادئی فڕۆکەی فڕۆکە هەڵگری دروست کردو و هاشووی فیلمە خەیاڵە زانستیەکان بە ئاسمانەوە دەیفرێنێ دەیان فڕۆکەی جەنجی لێوە دەردەچێت. چین بۆ داهاتوێ خۆی ئامادە دەکا گەر ڕێگەی ئاویشی لێبگیرێت دەتوانێت دۆزەخ لە ئاسمانەوە بەرداتە هەر وڵاتێک بیەوێت. جا ئەم کەشتیە فڕۆکە هەڵگری چین چییە؟ بۆ وا گرنگە. من ژیرم دوای مانگێک هاتوومەتەوە خزمەتتان بەخێر بن بۆ 24+. بەیژینگ پلانەکانی خۆی بۆ فڕۆکە هەڵگریەکی ئاسمانی ئاشکرا کرد. کورتە ڤیدیۆیەکی هاوشێوەی فیلمە سینەمایەکانی خۆی بۆ بڵاو کردەوە کە دەتوانێت لە بەرگە هەوادا بفڕێت. دۆزەخ هەڵداتە سەر زەوی. میدیای حکوومەتی چین CCTV ئەم ڤیدیۆی بڵاو کردوێتەوە بە ناوی لوان نیاو، گەورەترین کەشتی فڕۆکە هەڵگری ئاسمانە. ڕاستە دەڵێن کەشتی بەڵام لە ناو دەریانیە و لە بۆشایی ئاسمان دەفرێت. بۆیەش بە وۆرشیپ دەناسرێت. دەتوانێت بەسەر شوێنی دیاریکراو بفرێت، دەتوانێت لە بەرزی 30 کیلۆمەتر لە ئاسمان بفرێت، دەتوانێت تاوەکو 120,000 تۆن لە خۆی بار بکە. هەرچەندە ئەم کەشتیە فڕۆکە هەڵگرا هێشتا زۆری ماوە بکەوێتە ئاسمان. چین دەڵێ لە 20 بۆ 30 ساڵی داهاتوو دەچێتە بۆشایی و هەندێک زانیاریشان لەسەر بڵاو کردەوە لە هەبوونی قەبارەیەکی گەورە. نمونە 242 مەتر درێژە، 684 مەتریش پانە کە دەیکاتە گەورەترین کەشتی جەنجی لە مێژووی مرۆڤایەتی بەرەمات بێ بچێتە بۆشایی ئاسمان. هەندێک بە نمایشێکی پرۆپاگەندەی سیاسی و سەربازی پیشانی دەدەن کە چین دەیەوێت بە چینیەکان بڵێ ئێمە خاوەنی بەهێزترین هێزی سەرزەوین لە کاتێکدا هێشتا ئەم کەشتیە زەبەلەها تاوەکو 2 بۆ 3 دەی داهاتوو نابێتە ڕاستی. هەندێکیش بە پەیامێکی سیاسی و سەربازی بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا دەیبینن کە چین ئامادەی هەموو شتێکە لە ئەگەری هەڵگیرسانی جەنگ لە دژیە وڵاتە، بە تایبەتیش گرژیەکانی ئێستای لە بواری ئابووری و کێشەکانی تایوان لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. چین یەکەم چەکی مایکرۆوەیڤی دروست کردووە، دەتوانێت هێزی 20 گیگاوات کارەبا لە تورکیەک بهاوێژێ و بە تایبەتیش بە ئاسانی ستارلینک بکاتە ئامانج و سەتەلایتە قاچاقەکەی ئیلۆن مەسک بخاتە خوارەوە. بریکس نیوز ڕایگەیان چین وەکو یەکەم وڵات لە مێژوودا چەکی مایکرۆوەیڤی ئاشکرا کرد، بە تایبەتیش بۆ هێرشکردنە سەر سەتەلایتەکان لە خولگەی زەوی دروست کراوە. ناسناوی ئەم چەکەش بکوژی ستارلینکە کە هەندێکیش دەڵێن لە ئێستاوە لە ئێران بەکار هاتەوە بۆ خستنە خوارەوەی ئینتەرنێتی ستارلینک لە وڵاتە، هەرچەندە پشتڕاست نەکراوەتەوە تەنیا قسەیە، چونکە چین تازە ئەم چەکەی ئاشکرا کردووە. ناوی ئەم چەکە TPG-1000C دەتوانێت بە یەک خولەک هێزی ڕووناچی 20 گیگاوات مایکرۆوەیڤ بتەقێنێت. ئامانجەکەی کە سەتەلایتە لە بۆشایی ئاسمان بیخاتە خوارە. ئەو سیستەمەی چین دروستی کردووە دەیداتە بەرگری وڵاتەکەی لە هەر هێرشێکی سەتەلایتی دەیپارێزی، جا ئینتەرنێت بێ، سیستمی تراکینگ بێ، یان هەر شتێک لەگەڵ یاساکانی چین نەگونجێ. دەتوانێت لە ئاسمانەوە ئەو سەتەلایتە ببرژێنێت، فڕێبداتە خوارە، وەکو سەتەلایتی ستارلینک و بۆیەش ناسناوی ئەم چەکەی چین لە ئێستاوە پێی دەوترێت ستارلینک کیلر یاخود بکوژی ستارلینک. دراوی ئەلکترۆنی لە چین قەدەغێ و حکوومەتیش بە دوایەوێتی بە تەواوەتی لە وڵاتەکەی بیسڕێتەوە. چەند یاسایەکی بە تایبەتی بۆ دەرکردووە. لەمە دوای لە چین کریپتۆ وەکو دراو بە شێوەی یاسایی مامەڵەی لەگەڵ ناکرێت. هەر کەسێک بازرگانی بە کریپتۆ بکە تاوانێکی بازرگانی ئەنجام دەدا. بە تەواوەتی بازرگانی کردن و هەڵگرتن فرۆشتنی کریپتۆ قەدەغە کرا. کڕینی شتومەتیش بەو دراوە ئەلکترۆنیا بە هەمان شێوە قەدەغەیە. ئەم کاری چین کاریگەرێکی گەورەی کردێتە سەر بازاری کریپتۆ لە چەند ڕۆژی ڕابردوو. نرخی بیتکۆینمان بینی زۆر دابەزی. جیاواز لە کریپتۆ چین خەریکی زێڕە، هانی خەڵکی خۆی دەدا زیاتر زێر بکڕن. تەنانەت خەڵکی هەنداوە زێر بفرۆشنە حکوومەتی چینیش لەڕێگەی ATM تایبەتی بە زێر. چین دەڵێ چی دیکە ڕێگە نادەن سەروەتی وڵات بە دراوی ئەلکترۆنی و کریپتۆوە بە خەسار بڕوە. لە هەمان کاتدا وەکو وەڵامێک دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاندووە بە تەواوەتی پاڵپشتی لە دراوی ئەلکترۆنی دەکات. داوای لە بانکی ناوەندی ئەمریکاش کردووە بەشێک لە داهاتی وڵات بە شێوەی بیتکۆین هەڵبگرن، چونکە پێیان وایە داهاتوێکی باش چاڕوانی بەهای کریپتۆ دەکات. لەم هەفتەیە دوای ئەم هەواڵەی چین و هەوڵەکانی چین بۆ قەدەغەکردنی دراوی ئەلکترۆنی لە وڵاتەکە، نرخی بیتکۆین شکانێکی بەرچاوی بەخۆبینی. هەرچەندە شارەزایان دەڵێن ئەگەری هەیە دووبارە بەرز بێتەوە بەهۆی پاڵپشتی ئەمریکا و رووسیا لە دراوی ئەلکترۆنی، بەڵام کەمبوونەوەی وزەی پێویست بە بەرەمێنانی کریپتۆ، زیاتر بەکارهێنانی وزەی پێویست لە کارەبا و گەرمی و ساردی و میمۆری و کۆمپیوتەر و سێتەپ بۆ ژیری دەست کرد، هەمووی وای کردووە داهاتوی کریپتۆ خراپتر خۆی نیشان بدەن لەوەی باشتر پیشانی برا. هەرچەندە هێشتا یەک لاکەرەوە نییە، بەڵام بزانینە داهات و چی ڕوودەدات.
رووسیا خەریکی دروستکردنی یەکەم مەچینەی پلازمایە بۆ موشەی بۆشایی ئاسمان کە دەتوانێت تەنیا بە 30 ڕۆژ مرۆڤەکان بگەێنێتە سەر مەریخ. مەچینەی پلازما دەتوانێت گەشتی بۆشایی ئاسمان ئاسانتر بکە، خێراتر بکە و یەکێک لە خەونە هەرە گەورەکانی زانایان لە ماوەیەکی داهاتوویەکی نزیک بەدەست بێنە. بەکاردانی پلازما لە جیاتی هایدرۆجین زۆر بەهێزترە لە هەمان کاتدا تێچووی زۆر کەمترە و وزەیەکی کەمتریش بەکاردێنێت بۆ گەشتی بۆشای. جگە لە رووسیا ناسای ئەمریکاش بە هەمان شێوە خەریکی دروستکردنی موشەی پلازما لە جیاتی 2 مانگ بە 45 ڕۆژ بیان گەێنێتە سەر مەریخ. بەڵام رووسیا دەڵێ مەچینە پلازمایەکەی ئێمە تەنیا 30 ڕۆژی پێدەچێت. هەرچەندە گەشتەکەی رووسیا بە موشەکە پلازمایە تەنیا یەکلایە واتە دەتوانین پێوەی بچن هاتنەوە هەروەکو پێشتر 2 بۆ 3 مانگ دەخەیانێ. هەرچەندە پلانەکەی رووسیا جێگەی سەرنجی زانایانە لە جیهان بەڵام هێشتا زۆری ماوە بێتە کردار چونکە زانایانی رووسیا دەڵێن تاوەکو 2030 ئەم موشەکە پلازمایی ئێمە ناچێتە بواری بەکارهێنان. جگە لە رووسیاش ئێستا چینیش بە هەمان شێوە لە چێبەرچێدایە هاوشێوەی رووسیا و ئەمریکا ئەم موشەکە پلازمایە دروست بکەن و چین دەڵێن لە ماوەیەکی نزیک ئێمە بە فەرمی ئاشکرای دەکەین. دەبێت کتێبی زانست لە قوتابخانەکان ئەبدەیت بکرێتەوە چونکە هەسارەی جوپتەر بچووکترە و لەوەش تەختترە لەوەی بیرێ دەکرایەوە چونکە سپیس کرافتی جوونۆ زانیاری نوێ و گەورەی بۆ زانایان لەسەر زەوی دەنێرێ. زانایان گەیشتونەتە ئەو ڕاستەی هەسارەی جوپتەر بچووکتر و تەختتر لەوەی پێشتر بیرێ دەکرایەوە هەرچەندە هێشتا هەر زۆر لە چاو زەوی بێگومان گەورەتر و خرترە هەرچەندە لە ڕاستیشدا جوپتەر دۆزێک بچووکتر نەبووتەوە بەڵام ئەو ڕێگەی زانایان پێوانەی ئەو هەسارەیان کردووە ئەبدیت کراوەتەوە گۆڕانکاری بەسەرداهاتوە. گۆڕانکاریەکان زۆر نین بەڵام ژمارەن زانایان دەڵێن ئێستا ڕێدیەسی هەسارەکە بە 1492 کیلۆمەتر پێوانە کرا بوو پێشتر. ئێستا زانایان دقیقتر دەڵێن ڕێدیەسی 1488 کیلۆمەترە واتە ڕێدیەسی جوپتر 4 کیلۆمەتر بچووکترە لەوەی پێشبینی دەکرا. پانی هەسارەکە گۆڕانکاری بەسەر ڕێدیەسەکەی هاتووە کە پێوانە کراوە لە دەمسەری هەسارەکە بۆ ناوەڕاست بە 66842 کیلۆمەتر دەخەمێنرێ بەڵام پێشتر بە 1488 کیلۆمەتر دەخەمێنرا واتە نزیکەی 12 کیلۆمەترێک بچووکتر خۆی نیشان دەدا. هەموو ئەمانە مانای ئەوە دەدەن زانایان بەو تەکنەلۆژیای نوێی دەستیان کەوتووە لە ڕێگەی گەیشتنی ڕووناچی بە کامێرەی سپیس کرافتەکان پێوانەی قەبارە و سایزی مەساریان ئێستا بەشێکی دقیقتر کردووە. بە کورتی و پوختیش هەسارەکە تۆزێک بچووکترە و خڕێکەشەی تۆزێک پانترە واتە تەختایی زیاتر لە بەرچاو دەبیندرێ لەوەی کە پێشتر بیرێ دەکرایەوە. بۆیش زانایان لە لایف ساینس داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەن ژمارەکان بخەنە کتێبی خوێندن ئەبدیت بکرێنەوە ئیدی ئەمانە ژمارەی ڕاستەقینە و نوێن. سەرۆکی فەڕەنسا هێرش دەکاتە سەر ڤیدیۆ یاریەکان و دەڵێت لێکۆڵینەوەی زانستی هەیە. دەبێ منداڵان بستنە دەرەوە و لە ماڵەوە ڤیدیۆ یاریەکان نەکەن و نابێ منداڵانی خوار 18 ساڵان ڤیدیۆ یاری سەر 18 ساڵان بکەن. ڤیدیۆ یاریەکان ژیانینەوەی ئێستایان فەوتاندووە. زۆری نەبرد لە ئۆنلاین قسە و باسی زۆری دروستکران قسانە بۆ هێرشی توش کرایە سەرۆکی فەڕەنسا کە نەخێر ڤیدیۆ یاریەکان بەو شێوەیە خراپ نییە کە باسی دەکەن. سەرۆکی فەڕەنساش بە بڵاوکردنەوەی وێنەیە بەناوبانگەکەی یاری GTA San Andreas کە لەسەر نووسراوە ئەو شێت هێوی گەوەکێ یەکێک لە مەقالە دوور درێژەکەی نووسیوە و ماکرۆن دەڵێن هەموو کاتێک پاڵپشتی لە ڤیدیۆ یاریەکان دەکات کللتورێکی گەورەی جیهانیە و ئیسپۆرتیش بەشێکی گەورەی وەرزشە لە تەواوی جیهان. چەندین یاری فەڕەنسیمان هەبووە و زۆری سەرکەوتوو بوونە نامانەوێت ڤیدیۆ یاریەکان قەدەغە بکرێن تەنیا دەمەوێت بکەوینە ناو یاسایەکی باشتر و پتەوتر بۆ بڵاوکردنەوەیە. لە کۆتاییدا دەنووسێ ڤیدیۆ یاریەکانم خۆش دەوێت وەشانازی بەو یاریانە دەکەم کە دروستمان کردوون لە فەڕەنسا بەڵام دەبێ ئاگادار بین هەموو یاریەک نابێ منداڵان تاقی بکەنەوە. جامە پتەیە لە کۆمەلگای ڤیدیۆ یاریەکان بە تایبەتی لە تۆڕی ئەکس گفتوگویەکی گەرم سەری هەڵداوە کە یاریەکان تاچەند لە بواری تەرفیهین و تاچەند بازرگانین و تاچەند هونەر. دێمەرانی جیهان بەهۆی ئەوەی زۆرینەیان ئێستا تەمەنیان گەورە بووە بە پێی لێکۆڵینەوەکان بێت تەمەنیان نێوان 24 بۆ 35 ساڵە بە باشی ئەزمموی ڤیدیۆ یاریەکان باز دەکەن. بەڵام یاری ئۆنلاینەکان بەگشتی کێشەی گەوریان بۆ چەندین وڵات دروست کردووە وای کردووە هەموو جارێک گفتوگۆی قەدەغەکرا و لەسەر ڤیدیۆ یاریەکان لایەن سەرکردەی وڵاتان دروست بێت. ئەو زانایی چارەسەری شێرپەنجەی پانکریاسی لە مشک دۆزیەوە دەڵێت تەنیا پێویستین بە 30 میلیۆن دلار تاوەکو لێکۆڵینەوەکە فراوانتر بکەین و تاقیکردنەوە لەسەر مرۆڤەکان بکەین بۆ دۆزینەوەی چارەسەر لە مرۆڤ. بەڵام دوای نزیکەی 1 مانگ یەک سەرمایهداری جیهان ئەو پارەی بۆ تەرخان نەکردووە کە هەواڵەکەشی لە تەواوی جیهان هێدلاین بوو. بۆیش خەڵکی لە ئۆنلاین
بەخۆیان ئەکاونتیان دروست کردووە و نزیکەی 2 ملیۆن دلاریشیان بۆ کۆ کردوێتەوە دەڵێن بە چەند مانگێک عاشقانی زانست خۆیان پارەی تەواوی بۆ کۆ دەکەنەوە تا ئەم زانایە ئیسپانیا چارەسەری شێرپەنجەی پەنکریاس بۆ مرۆڤایەتی بکات تەنانەت چەندین کەس ئیلۆن مەسکیان تاک کردووە لە پۆستەکانیان لە ئێکس بەڵام مەسک وەڵامی کەسی نەداوەتەوە کە خاوەنی زیاتر لە 850 ملیار دلارە ئەم زانایە ناوی ماریانۆ بارباسیدا لە مانجی ڕابردوو لە ڤیددیوەیەک ڕاگەیان بە دەرمانێک چارەسەری یەکجارەکی شێرپەنجەی پەنکریاسیان لە مشکەکان دۆزیوەتەوە چارەسەریان کردووە و دەیانەوەی لەسەر مرۆڤەکانیش هەمان کار بکەن بەڵام پێویستیان بە بودجەیە و ئەو توانایە داراییان نیە پێویستیان تەنیا بە 30 ملیۆن دلارە خەڵکی لە ئۆنلاین دەیان ملیاردێری جیهانیان هەمداوە پاڵپشتی لەم کارەی ئەم زانایە بکەن بۆ چارەسەر یەکجارەکی ئەم شێرپەنجەیە بەڵام کەس دەی نەهاتوەتە پێش کە پارەکەی پێویستە بۆ یەکلاکردنەوەی ژیانی ملیۆنان کەس هیچ کامنەوە ملیاردێرانی جیهان بە قسەیەک پاڵپشتی ئەم زانایە ناکەن. جوودبوون لە بۆشایی یاسمان دەبێتە ڕاستی لە بیردۆزەوە دەبێتە واقعیعەک بۆ داهاتوی مرۆڤایەتی گەر خوا نەخواستە زەوی لە ناوچوو مرۆڤەکان بستنە بۆشایی یاسمان ئێستا ڕێگەیەکەیە مرۆڤەکان بتوانن جوود بن و زیاد بن چونکە بەهۆی نەمانی هێزی شێشکردن لە دەرەوەی زەوی هەم جوودبوون ئەستەما هەم دروستبوونی منداڵ بەهۆی نەبوونی هیچ شێشکردن کێشەی گەورەی تێدەکەوێت منداڵ ناتوانێت گەشە بکات هەرچەندە زانایان دەڵێن کاری دەبێت بەڵام ڕێگەیەکمان دۆزیوەتەوە جا چۆن دیکەن ئامێرێکی تەکنەلۆژی لە زگ و ڕەحمی ئافرەت دەبەسترێ و دەرزی هۆرمۆنی تایبەتی بۆ بەکاردێنێت لەلایەن ئافرەتەکەەوە بێکمان هەمووی هاوکاری ڕەحمی ئافرەتەکە بکە یاخود منداڵدانەکەی بکە لە نەمانی هێزی شێشکردن بتوانێت منداڵێک لە خۆ بگرێت بۆ کێشەی تەندروستی بۆ منداڵەکە دروست نەبێت ئەم ڕێگە چارەیەش لەلایەن لیکڵنوێژی زانستی بە ناوی ریپرۆدەکتیڤ بایۆمێدیسن ئەنجام دراوە بۆ ناسا نێردراوە وەڵامی ناساش ئەمە بووە ئەی زۆر دەستخۆش لە داهاتوویەک کە خوا نەخواستە ئیشمان پێی بێ کاری لەسەر دەکەن سەرۆکی غانا دەڵێ ئای شەو سپیت نەبووایە هەرگیز وڵاتی غانا ئەوەندە بەناوبانگ نەدەبوو هەرگیز 20 ملیۆن جار لە گوگڵ سێرچی وڵاتی غانا نەدەکرێت دوای ئەوەی یوتوبەرێکی بەناوبانجی ئەمریکی لە گەشتێکی لایڤستریم بە وڵاتانی ئەفریقیا لەوانە وڵاتی غانا دەبڕێم بە ملیۆنان کەس لە تەواوی جیهان وڵاتەکە دەبینن بەهۆی لایڤستریمەکەی سپیت 20 ملیۆن کەس لە گوگڵ گەڕان بە وشەی غانا دەکەن بزانن لەکوێیە چۆن ئەمەش وای کردووە سەرۆکی ئەو وڵاتە سوپاسی ئەو یوتوبەرە بکە دەڵێ ئەوەی بۆ غانای کرد ئێمە هەرگیز نەمان دەتوانین بەم شێوەیە مارکتینگ بە وڵاتەکەمان بکەین و وڵاتەکەمان ناوبانجی بۆ پەیدا بکەن ئەمەش دەرخەری یەک شتەکەەوە سوشەڵ میدیا بە تایبەتیش یوتیوب وەروە ئینستاگرام و تیکتۆک لەوانەیە گەورەترین کەرستە بێت لە بەردەستی هەر کەسێک بتوانێت بە مارکتینگێکی وە گەورەترین دەستکەوت بۆ وڵات یاخود وڵاتێک بەدەست بێنێت فیلمی خێزانی ترامپ بڵاو کرایەوە و لە سینەماکان هەزاران کەس تکتیان کڕیوە بەڵام ڕەخنەگران نمرەی 7% پێداوە کەچی لایەنگرانی ترامپ نمرەی 99% پێداوە هەوادارانی سینەمای لە ئەمریکا داواشی دووبەرە کردووە هەندێک دەڵێن یەکێکە لە باشترین دۆکیومنتریەکانی ئەم ساڵ هەندێکیش بە ڕەخنەگرتنەوە دەڵێن یەکێکە لە گەورەترین کارەساتەکانی سینەما و پروپاگەندەیە وێبسایتی ڕۆتن تەمەیتۆس کە پێوانەی فیلمەکانی لێ دەکرێت بڵاوی کردوتەوە دەڵێ دوو بەش بۆ نمرەکان هەیە یەکێکیان ڕەخنەگرانە کە لەوەیەوە ژمارەکان بە نێوەنجیری وەردەگیرێ 7% ڕەخنەگران پێیان وایە فیلمەکە شایانی بینینە ژمارەی دووەم هی هەوادارانە ئەو کەسانی چوونەتە دیار فیلمەکە لە سینەماکان هەرچەندە زۆر جاریش خەڵک ناچێتە دیار فیلم یەکسەر ڕەخنەبارین دەکەن ژمارەکە بەرز و نزم دەبێتەوە بەهۆی ئەوەی هەواداران یان ڕقیان لە ڕقینیان بەرامبەر شتەکە هەیە یاخود دایانێ بەسەر فیلمەکەدا هەڵبڵن بەڵام وێبسایتی ڕۆتن تەمەیتۆس دەڵێ پێیان وایە ژمارەکان ڕاستین دەستکاری نەکراوە چونکە فیلمەکە بە هەزاران بینەری لە سینەماکانی ئەمریکا هەبووە فیلمی میلانی چیرۆکی خانمی یەکەمی ئەمریکا دەجێڕێتەوە بۆ جاری دووەم لەگەڵ دۆناڵد ترامپ هاتۆ کۆشی سپی ئاڵنگاریەکانی وەکو خانەوادە وەکو خانمی یەکەم لەم دۆکیۆ فیلمە باس دەکات فیلمەکە ئێستا لە سینەماکانی جیهان پێما لە کوردستانی جستە نمایش دەکرێت ملیۆنان دۆلاری لە سینەماکانی جیهان کۆ کردوێتەوە و دۆناڵد ترامپ خۆشی لە سۆشەڵ میدیا ڕێکلامێکی هەرە گەورەی بۆ فیلمە کردەوە داوا لە خەڵکی دەکەن دەڵێن بڕۆنە سینەما و ببینن یەکێک لە فیلمە نوێیەکانی هۆلیوود لە جیهان ئێستا بۆتە ترند و بینەرێکی زۆری لەم یەک دوو هەفتەیە هەیە بەناوی The House Maid چیرۆکی ئافرەتە جێڕێتەوە دەبێتە خزمەتکار بۆ خانەوادەیەکی دەوڵەمەند و زەنگین لە ماڵەکەیان دەژیە بۆ ئەوەی پارەیەکی زۆر کۆ بکاتەوە خۆی لە دەستی یاسا ڕزگار بکات بەڵام بەهۆی هەبوونی ڕابردوێکی تراژیدی و نەبوونی پارە و ماڵ و حاڵ و نەبوونی کەس لەوانەیە ئافرەتە کارەکەی هەرچەندە قورس و نادادپەروەر بێ هەر قبوڵی بکە
خانەوادەکەش خاوەنی ڕابردوویەکی نهێنی و قێزەون و مەترسیدارن چی ڕوودەدا چۆن نهێنیەکە ناشا دەبێت هەرچەندە فیلمەکە زیاتر بۆ ئەو کەسانەیە کەوا حەز بە بینینی نمونە کوڕی قۆز کسی سەرنجڕاکێش لە فیلمەکان دەکەن بەڵام فیلمەکە پەنجە لەسەر خیانەتی هاوسەرگیری نادادپەروەری کۆمەڵگە و بڕیاردان لەسەر کەسایەتی مرۆڤەکان دەدا بێ ئەوەی یەکتری بناسن بەهۆی قسە و دەنگۆیەک لەوانەیە ژیانی کەسێک ڕەش بکرێ فیلمێکی خراپ نییە من خۆم بیم لە چەند ڕۆژی ڕابردوو لە ناوەڕاستەکەی تۆزە سوپرایزێکی گەورە ئاشا دەکا فیلمێکی درامی خۆشەویستیە دەبێتە تاوانکاری و نیمچەخ خوێنەوە خانمە ئەکتەری ترند لە هۆلیوود سیدنی سوینی بە ڕۆلی سەرەکی بەشدارە هاوشانی ئەو ئەماندا سیفرید کە سیدنی سوینی پێشتری هۆلیوود بوو ئەویش بەشدارە لەگەڵ براندن سکیلینەر و ئەکتەری بەناوبانجی ئیتالی و ئەستێری فیلمی 365 مایکل مۆرۆنۆ بە ڕۆڵێکی بچووک لە فیلمەکە بەشدارە فیلمەکە لەلایەن دەرهێنەر پۆل فیک کاردەرهێنانی بۆ دەکرێت ئێستا لە ئۆنلاین بەژێنووسی کوردیش پێما بێت بەردەستە هەواداران لە IMDb 6.9 لە دەیان پێداوە لە ڕۆتن تەمەتۆز ڕخنەگران 74 لە سەدیان پێداوە نمرەکانی مامناوەندی باشن خراپ دید فیلمێکە بۆ سەروی هێژ ساڵانە و شایان بینین یوتیوبەرێک خەریکە بازاری هۆلیوود بە تەواوەتی بگۆڕێ وا بکە هەمووان بە شێوەیەکی دیکە بیر لە بەرهەمێنان و بڵاوکردنەوەی فیلمەکان لە سینەماکان بکەنە یوتیوبەرێکی ئەمریکی بە ناوی مارکەپلایر هەڵساوە بە دروستکردنی فیلمێک بە ناوی ئایرۆن لەند کە لەسەر ڤیدیۆیارێکی بەناوبانگ دروستی کردووە پێشتر خۆی لە چناڵی یوتیوبەکەی ئەم یاریی دەکرد دواتر هەڵساوە بە بودجەی تەنیا 3 ملیۆن دلار خۆی فیلمەکەی بەرەمێناوە خۆشی کاریدەرێنانی بۆ کردووە و خۆشی ئەستێرەی و ڕۆی سەرەکی هەیە لە فیلمەکە خۆشی فیلمەکەی لە سینەماکان بڵاو کردوێتەوە ئێستا زیاتر لە 30 ملیۆن دلاری کۆ کردێتەوە بوزەکەش تەنیا 3 ملیۆن تەنانەت لە هەفتەی ڕابردوو بۆ چەند ڕۆژێک لە تۆپی بۆکس ئۆفیس بیررا زەنگێکی مەترسیداری بۆ هۆلیووددا چونکە فیلمەکان لە هۆلیوود ملیۆنان دلار سەرودە بۆ 20 بۆ 30 ئەگە فیلمەکە تۆزەی مامناوان بێ 50 ملیۆن دلار ئەگە فیلمی زەبەلا بێ 100 ملیۆن دلاری تێدەچێت بەس مارکتینگ و ڕێکلامکردنی فیلمەکان زیاتر لە 100 ملیۆن دلاری تێدەچێت اینجا فیلمەکە دەبێ نیوەی ئەو پارەیە چەندی کۆکات و نیوەکەی دەگەڕێتەوە ستودیۆکان نیوەکەی دەچێت ناو هۆڵەکانی سینەما کەچی ئەم یوتیوبەرە بەبێ ئەوەی $1 ڕکلام بۆ فیلمەکەی بکە تەنیا لە ڕێگەی چناڵی یوتیوبەکەی خۆی تڕێدەرەکەی بڵاو کردوێتەوە لە ڕێگەی سۆشەڵ میدیای خۆیەوە ڕکلام بۆ فیلمەکە دەکەم بە بودجەی 3 ملیۆن دلار فیلمەکەی بەرەمێناوە ئێستا تەنیا لە ئەمریکا 30 ملیۆن دلاری کۆ کردوێتەوە واتە لە 30 ملیۆن دلارە 15 ملیۆنی دەخاتە ناو جیرفانی 3 ملیۆنیشی با بودجەکە بێ باقەکەی ئیدی قازانجە و مارکەپلایر یەکێکە لە گەورەترین یوتیوبەرەکانی بواری ڤیدیۆ گەیم ئێستا هاتوۆتە ناو فیلمەکان فیلمێکی سینەمایی دروست کردووە لەسەر ئەو فیلم لەسەر ئەو یاریی کەەوە عاشقیەتی و هەم پەرەپێدەرەکەشی بەناوبان کرد هەم یاریەکەشی بەناوبان کرد و هەم خۆشی ئێستا ئەستێرەیەکی گەورەیە لە سینەماکە یەکەم ترۆیلەری فیلمی دۆکیومنتری The Dinosaurs یاخود دایناسۆرەکان لەلایەن نێتفلیکس بڵاو کرێەوە کە بەڵێن دەدەم لە ڕاستی چووترین گرافیکی کۆمپیوتەریان بۆ بەکارهێنابێت بۆ پیشاندانی ژیانی دایناسۆرەکان شێوەی دایناسۆرەکان تەنانەت جوڵە و لە ناوچوونیان لە کاتی کەوتنی نێزیکە بەناوبانگەکەی کە دایناسۆرەکانی لەناو فیلمەکە لەلایەن مۆرگن فریمن کاری نەرەیشن بۆ دەکرێت واتە بەدەنگ چیرۆکە دەجێڕێتەوە لە فیلمەکە بڕیارشە لە 6 مانجی داهاتوو لە تۆڕی نێتفلیکس بڵاو بکرێتەوە یوتیوب بە پێش نێتفلیکس کەوتەوە توانی داهاتی زیاتر لە نێتفلیکس کۆکاتەوە جیاوازەکەشیان زۆرە یوتیوب بە 6 ملیارد دلار و نێتفلیکسیش بە داهاتی 5 ملیارد دلار لە چێوەچێدا پارساڵ ڕکابەرێکی گەورە لە نێوان یوتیوب بەروان نێتفلیکسەوە یوتیوب خەزمزارەکەی بە خۆڕاییە ڕاستە بە پارەدانی هەیە کە ڕکلام نایەتە سەر ڤیدیۆیەکان بەڵام بە خۆڕاییە خەڵکی بە خۆڕایتوان سەیری ڤیدیۆیەکان بکەن و بێگومان چەند فیلمێکی تێدایە بەڵام وەکو نێتفلیکس نییە کە تایبەتە بە فیلمەکان دەرخەری چییە؟ دەرخەری ئەوەیە کەوا نێتفلیکس کە دەیان زنجیرە سەدان زنجیری تێدایە هێشتا نەیتوانێت ڕکابەری یوتیوب بکە لە کۆکردنەوەی داهات کە نێتفلیکس زیاتر لە 325 ملیۆن سبسکرایبەر یاخود کرێداری مانگانەشی هەیە یوتیوب ئیدی دەڵێ من لە پێشەوە و جیاوازەکەشیان لە 2025 زۆر حەقسەک لەسەر نێتفلیکس بە فەرمی ڕاگەیان لەسەر پلەیستێشن 3 لە مانج داهاتوو ئەپەکەیان لە کار دەکرێت ئاسەندا پلەیستێشن 3 تەمەنی زیاتر لە 20 ساڵ لە ساڵی 2008 پلەیستێشن 3 بڵاو کرایەوە بەڵام لە دوای چەندین ساڵ نێتفلیکس لەسەر پلەیستێشن 3 هەر کاری دەکرد بەڵام لەم هەفتەیە نێتفلیکس ڕاگەیان ئیدی ئەو کەسانی کە پلەیستێشن 3 بەکاردێنن سەیر نێتفلیکس دەکەن لەسەر ئەم کۆنسۆڵە لە مانجی داهاتوو لە کار دەکەوێت و نێتفلیکس بە فەرمی ڕاگەیاندکەوە سەردەمانێک بە تایبەتی ساڵانی 2010کان پلەیستێشن 3 بەناوبانگترین و ئەو کۆنسۆڵە بوو یاخۆدە و ئامێرە بوو زۆرترین زار نێتفلیکسی لەسەر بەکارداهات بۆ هێشتاوە کوێستا پاڵپشتیان لە
پلیستیشن 3 دەکرد کە فیلمەکانی تەنیا بە کواڵەتی HD پێ دەکرد واتە بە 4K لەسەری پێ دەکرد بەروی ئامریکا خۆی 4K نەبوو. ئیدی تەلەڤیزیۆنەکانی ماڵەوە ئێستا زیاتر بەکاردێن بۆ سەیکردنی فیلمەکانی نێتفلەکس بۆیش خەڵکی کەمتر کۆنسۆڵەکان بۆ پلیکردنی فیلمەکانی نێتفلەکس یان هەر زمانێکی دیکە بەکاری دەهێن. خۆشەویستان 20 پلەسم پێشکردن تا هەفتەی داهاتوو بەخێرتان سپێرم خوداتان لەگەڵ.